دڵنی خەڵکیە لەم دۆخەی کە خەڵک تا ڕادێک خەمبارە تا ڕادێک دۆخێ دروست بووە الحاصل لەو خەڵکە زۆر ئاسوودە نییە هێواداریم توانین بەم کەمە باسی شعر کەمێک ئاسوودەی دروستکەین بۆ دڵی خەڵکی دەستخۆش هەروە لە بەڕستان چاوەڕانەکرێم مامۆسا ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر شعرە داهاتووە لە ئێستادا چین گۆڕانکاری بەپێی قۆناغی ژیانی مرۆڤ گۆڕاوە لە زۆر ڕووی مێژوویەوە لە ژیانی مرۆڤایەتەوە تا ئەمڕۆ گۆڕانکاری زۆر ڕوویداوە هەم لە ژیانی مرۆڤە هەم لە شێوازی پیشەسازی هەم لە شێوازی کۆمەڵایەتی هەم لە شێوازی شعریشە دیارە شعر بەپێی قۆناغەکان گۆڕاوە ئەو کاتەی کە مرۆڤ شعر ئەنووسێ هۆکارێکەیە بۆی شعر بنووسێ هۆکارەکە یان کۆمەڵایەتیە یا بۆ نمونە غەدرە یان کابرا سەیرەکەی لە وڵاتێکا ژیاوە غەدرە بۆ دژی غەدر نووسوێتی یا بۆ لایەنی دڵداری نووسوێتی بۆ یار و معشوقەکەی نووسوێتی یا بۆ لایەنی دینداری نووسوێتی بۆ دین و بۆ خوا بۆ لایەنە تەسەوفێکە نووسێتی کۆمەڵی بواری جاجا هەیە لە بواری شعرە ئەوەی گرنگە ئێمە ئەوەی ئەمڕۆ باسی ئەەکەین گرنگە چونکە ئەمڕۆ ئاور لە بەشێکی مێژووی ئەدەبیاتی فارس ئەدەینەوە چکە فارس مێژوویەکی تایبەتی هەیە بە خۆیان لە مێژووی ئەدەبیاتە بۆی ئەمڕۆ هەموو کاتێک تەبەن باسی شعری شاعرانی تر کراوایە زۆر کەس هەیە لەسەر شعر ئەدەبیات بدوێ بە ئێمە ئەمڕۆ گۆشەیە تەرخانکەین بۆ ئەوان ینی حەقی خۆیەتی لەبەر ئێمە بەشێک بووینە لەوانەوە بەشێک بوون لە ئێمە بۆی نزیکیمان بۆی حجرەمان بۆ هی تێکەڵاویمان کەمە باسێک هەیە جاجار بە کورتێکیش باس کراوە بەڵام ئەمڕۆ بە ئەوەی کە پێویست بێ ئەو شعرەی شێخ ڕەزای تاڵبانی حافزی شیرازی باسەکەین ئینشاڵڵا کورتەیەتریش لە مێژووی شعرەکانیان باسەکەین کەمێکش ئاور لەوانەی خۆمانە دەینەوە بۆ کەمە کاتێککە هەمان بەڵێ شاری ئێستا بەشێک لە شعری ئێستا ناڵێنە و شاری ئێستا بۆ کافی نییە بۆ ینی ڕۆحی بینەر پڕ ناکە ڕۆحی خوێنەر پڕ ناکە بۆ خەڵک زیاتر گەڕێتەوە بۆ کلاسیکەکان هۆکاری ئەوانە ئەگەڕێتەوە بۆ ژینگەکە ژینگەکە گۆڕاوە ئەو کاتە حجرە زاڵ بوو خوێنەواری زیاتر زاڵتر بوو ینی مرۆڤیان زیاتر مانوو ئەکرد بە خوێندنەوە بە وشەوە ینی کابرا مانوو ئەبوو بە وشە وشە سازیانە وشیان ئەچنی بەس ئێستا کابرا بۆ شعر ناینووسێ هەر چۆن بڵێ بۆ شتێکی کاتی ئەینووسێ بۆ ڕازیکردنی دڵی کەسێک و ینی تەماشاکەی لە هزرێکی معریفیەوە سەری هەڵنەداوە بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە باسی ئەەکەین ئەم شعرە ڕەگوڕیشەیەکی مێژووی هەیە وەڵامە بۆ زۆر کەس ینی وەڵامێکی معنەویە ڕەنگە بڵێم بۆ سەرگەورە بۆ سەرخێڵ بۆ سەرهۆز بۆ خەڵکی ئاسایی ئەم دیمانە شعرەیەکی ئەیلێن وەڵامی مێژووی هەزاران ساڵی تایە ئەوانەی بۆ وەڵامی ناوەڵامەگەڕن ئەوانەی بۆ زۆر وەڵامی مێژووی ئەگەڕێن و دەستیان ناکەوێت لەم دیمانە دەستیانەکەوێت ئینشاڵڵا وەڵامە شعرەکەمان کورتەیەک بەر لەوشینی باسی چکەمە باسی شتی تر زۆر زۆرە لە مەسەلەی شعریە ئەوەی گرنگە ها وەکو شێخی بەهای ئەفەرمێ کاتێ بە دوای یاراگەڕێمەش لێرە بە دوای مەسلەیەکی مێژووی قوڵاگەڕێن کە ئەم مەسەلەیە وەکو چۆن بڵێ پرسیارێ بێت توانەوەی بەستەڵەکی هەزری زۆر کەس بێ بێ شتێ ڕوونەوە بێ چۆن بڵێ مێژوویەکی بۆ زیینوو ئەەکەینەوە یا خەڵکێکی بۆ زیینوەکەین یاڵین خەڵکێک یاد و یادەوەریان یا خۆیان زیینو بوونەتەوە لەم پۆڕە شعریە شتانێک ئەڵێن کە پێشتر ئەگەر ئەم شتە شعر بوو بێ ئەمڕۆ جوابە ئەو بۆ معلوماتە ئەگەر پێشتر ئەمە شعرێکی ئاسایی بووێ ئەمڕۆ وەڵامە بەتایبەت بۆ ئەم سیلسیلە ڕووداوانەی لەم کۆتایی ماوەدا ڕوویانداوە ئەمڕۆ وەڵامێکی مهمە ئەوانەی بۆ وەڵامە گەڕێن خەڵکێکەکەی بۆ وەڵامی تایبەتە گەڕێن خەڵکێکەکەی بۆ شتی تایبەتە گەڕێ خۆی مانووەکە بۆ شتی مێژووی هەزاران ساڵە ینی ئەمە وەڵامی زۆر پرسیارە وەڵامی زۆر پرسیارە هەروەکو شێخی بایی ئەگەڕێ و کاتی کە بۆ خوا ئەگەڕێ ئەڵێ چی ئەڵێ تاکەی بتەمەنای وسالێ تۆ یەگانێ ئەشکەم شەبەت چۆن سەیل ڕەوانێ خواهد بسرایەت غەمە هیجرانێ تۆ یانە لە کۆتایی شعرەکە ئەڵێ چی ئەڵێ هەر دەرکە زەنەم ساحبە ئەن خانە تۆیی تۆ هەر جا کێرەڤەم پەرتەوێک کاشانە تۆیی تۆ ئەڵێ کاتێک کە مەبەستی خۆیان لێ ئەڵێ ماڵ بە ماڵگەڕام دیارە ئەم بۆ یارگەڕاوە دوای زانیوتی ئەڵێ هەمووی هەر خوایە ئەڵێ هەر دەرکە زەنەم ساحبە ئەن خانە تۆیی تۆ ئەڵێ من لە هەر دەرگاکمەدا تۆ خاوەن ماڵووی ئیتر کەواتە بۆ من لە خەڵکی تر تەڵەب بکەم لە خوا داواکەم اینجا لێرەیە کورتەیەک ئێم شعر و دوای چینە باسی هەموو ئەوانێت ئینشەڵڵا ئەوەی کە گرنگە ئێمە ئەمڕۆ باسی بکەین ئاوڕی لێ بدەینەوە چییە یاد و یادەوەری کەسێکە کە نزیک بۆ لەم شارە و شێخ ڕەزای تاڵەبانیە لەگەڵ حافزی شیرازیە ڕەنگە جای تر لێرە بە کورتێک ئاماژەم پێدای بەڵام ئەمڕۆ
بە توول و تەفسیل باسیەکەین ئینشەڵا بۆتان هەروەکو وتم وەڵامە بەڵێ وەڵامە بۆ زۆر کەسێک کە بە دوای پرسیارەکە بەڵێ شعرەکە ئەڵێ چی حافزی شیرازی دەقە شعرەکەی هێناوە بە شعرەکەی بە دەقیقی بخوێنینەوە وەکو خۆی چکە جاری پێشوو کورتە ئاماژەمان پێکردو ئەم جارە حەزەکەم تەواو شعرەکەی ئاماژە پێ بکەین بەڵێ بە خۆی گشتی چکە هەروەکو وتم خەڵک دێ ئەدەبیاتمان زۆرە لەسەر نالی و مەحوی ومانە بەڵێ قسەکراوە بە ئەمڕۆ تایبەتیکەین بەم حاڵەتە ئەڵێ بولبولی بەرگی گولی خوشڕەنگی دەرمێن قارە داشت ڤەندەران بەرگ و نەباخۆش زالەهایی دارە داشت ئەڵێ حافزی شیرازی ئەڵێ بولبولێکم بینی گوڵێکی جوانی بەلێەوە بوو گەڵای سەوزی پێوە بوو لەگەڵ ئەوەیشە ئەگریا گفتمش در عین وصل این ناله و فریاد چیست گفت ما را جلوه معشوق در این کار داشت ناڵە و گریانە چیە وتێمە شتێکی تایبەتە بە عاشق و معشوقان تۆ سەری لێ دەرناکی یارەگەر نەنشست باما نیست جای اعتراض پادشاهی کامەران بود ئەز گدایی ئارداشت دیارە یارەکەی مستەغنی بووە لێ چۆن بڵێ گەیشتوتە قۆناغی لە خۆبایی بوون ئەڵێ چی ئەڵێ یارەکەمان یا دڵدارەکەی مەبەستی بووە کە لەگەڵ یادانەیشت و هاونشینی نەکردووە ئەڵێ جێ گلەی نییە چکە بووە پادشاهی کامەران بود ئەز گدایی ئارداشت کاتێک کە مرۆڤ گەیشتوتە قۆناغی پاشایەتی و خاوەندارەتی ئیتر سوالکەرێتی عیبە بووی عارەبووی دەرنەمیگیرێت نیاز و نازێ ما با حوسن دوست خڕەمان کەس نازانینان بەخت بەرخوردار داشت ئەڵێ ئێمە چەند و چون ناکەین لەگەڵ هاوڕێیە بەڵام لەگەڵ خەڵکی کە پێویستە هەبێ و نەبێ هەبێ و نەبووە ئەڵێ بەڵام خڕەمان کەس نازانینان بەخت بەرخوردار داشت بەڵام خۆش بە حاڵیەوەی کە لەگەڵ نازانینەکایە و بەختی هاوەری بووە خیز تا بر کلک آن نقاش جانفشان کنیم که این همه نقش عجب در گردش پرگار داشت خیز بواتای امر فعلی امر واتا هستا خیز تا بر کلک آن نقاش يعني بسی قلمی پرموچی او کسی که نگارەکە ئەکێشێ ئەڵێ بۆ سەیری کە بۆی با سەیری دەست و قەڵەمی کەسێکی نیگارکێش کۆ دواترش سێری ئەو هەموو نەخشەی خوا بکە کە بزانە زێر نەخشی خوا و پەرگاری خوایە چه شتانێکی مهم دروست کە چ بلۆگەلێکی مهم هەیە گەر موریدی ڕاهێ عشقی فکری بەدنامی مەکن ئەڵێ گەر ئەتەوێ موریدی ڕێی عشق بی نابێ بیر لە بەدنامی بکەیتەوە بۆ ئەڵێ گەر موریدی ڕێی عشق بێ کەس بناسی و ئەوانی تر لە بیرکی دروست ئەڵێ ڕێی عشق وایە شەیخی سەنعان خێرقە ڕەهنەی خانەی خەمار داشت ئەڵێ وەکو شێخی سەنعان چۆن بۆ کوردەواریات چیرۆکی وا مەشهور هەیە ئەڵێ ئەبێ پشتێن بۆ یارەکە و بەسی واتە کە تۆ یارەکە و لە دینێکی تر بێ هاوڕۆک و شاعیر ئەڵێ ئەس کوفر من تا دین تۆ ڕاهی بجۆز تەردید نیست ئەڵێ دوو کەس کە لە دوو بیر و باوەڕی جیاوازن کاتێکیانێکی باوەڕدارەوەیتیوارە ئەڵێ ئەس کوفر من تا دین تۆ ڕاهی بجۆز تەردید نیست لەو حاڵەتی کە تۆ دیدار و کە من کافر کە بیری لێ بکەیت و ڕێک ڕێگایەتر نییە جگە لە هەڵگەڕانەوە بێکێکمان هەڵگەڕێنەوە لە یەکێکمانە کامیتی دوایەوە جاڵێکی ئەڵێ وەختە ئان شێم شایەتیەکە ئەمە حافزی شیرازی شایەتێکی زۆر مهم بۆ شێخی سەنعاندا لێرە ئەڵێ چی ئەڵێ وەختە ئان شیرین قەلەندەر خوش کە دەر ئەتوار سیر ذکری تەسبیحی مەلەک دەر حەلقەی زەرنار داشت ئەڵێ خۆزگەم بەو کاتەی کە شێخی سەنعان پشتوێنە زەنارەکەی بەستە بوو ئەڵێ ئەو کاتێ ئەو پشتوێنە زەنارەکەیشی بەستە بوو حەلقەی مەلایکە بە دەوری پشتوێنەکەیش ئەوا زیکریان نەکرد واتە حەلقەی زیکریان لە دەوری ئەوە بەستە بوو کە ئەوش پشتوێنەکەی بەستە بوو کە ئەو کاتێ وا مەشهورە کچەکە ناردوێتی بۆ مەی و دوایی هاتۆتە پشتوێنی زەناری پێبەستەوە بۆی ڕازی بێ کە هاویاری بێ وانە اینجا خۆی ئەڵێ لە دێڕی ئاخرە چشم حافظ زیر بام قصر آن حوری سرشت شیوه جنات تجری تحت الانهار داشت باسی خۆیەکە حافظ لە کۆتایە کە ئەم شعری نووسیوە چاوی گریاوە لە کۆتایە ئەڵێ چاوی وەکچی لێات شیوه جنات تجری ئەو کات ئەو ئاەتەی خوا باسی ئەکا ئەڵێ لە بەهەشتا ڕووبارەکان بەژێر ئاو بەژێریانە ئەڕۆ ئەڵێ چاوی منیش لەم حاڵەیە کە ئەم شعری نووسیوە بۆ شێوەیەوە دەستخۆش اینجا لێرەیە ناسەدین شای قاجار شای ئێرانە باشە سەردەمی کێ ناسەدین شای قاجار لە ناسەدین شای قاجار خۆی ئەدیب بوو خۆشی شاعیر بوو لەگەڵەوەی ئەم شیعرە خوێنێتەوە سەری لێ دەرناکە ئەزانی حافظ تا ڕادەیەک ئەهلی حکمت بووە تا ڕادەیەک شتی بێ حکمت نەوتووە ئەگەڕێ ئەو دیێڕی دەست ناکە ئەم دیێڕی کە ئەڵێ بولبولی بەرگەگولی خوشڕەنگی دەرمێن قارە داشت بەندەران بەربوونەوە خوش نالەهای زار داشت ئەڵێ کاتێ بولبول عاشق بە گوڵە عاشق گەیشتووە بە معشوق ئەم شین و گریان و زاری یعنی چی ئەمە حکمتێکی تایە هەرچەندێک ئەم لا ئەولاکە و شاعیر کووەکاتەوە لەم لاولا کەس واتاکەی نازانێ کە کەس واتای نازانێ دێن چیەکەن داوا لە شێخ ڕزای تاڵەبانیەکەن شێخ ڕزای تاڵەبانی و کاتە لە کەرکووکە باشە کە ئەو کاتە لە کەرکووکە جوابی بۆ ئەنووسێتە چۆن جوابێ جوابەکەی شێخ ڕزای زۆر تایبەتە هەر لەسەر داشتی شعرەکەی حافزی شیرازی ئەینووسێ هەر بە هەمان شێوە بە کوردی باسی بکەم بەڵێ ئارە بەڵێ
الله شاه فالا وقت طالع روی در ادبار داشت اندر غم منزلم غرق در اقدار داشت بكورتي الله جنابي شا كاتي جناب الدعواي ام شعر اليوم كردوها منزور بختم برو بيشوانا بوا وهزار كيوي خملة سرم بوا با من هالمادم الله بكورتي هر كردي كاني بخير باشنيا دواتر الله شي الله تو روشتو اللي دقاي زور شاعري داو بلان بنن لبير كردبو الله شي كز وجود من برو در منزل عالم برفت هیچ کس بر وفق طبع من در معنی نسفت گفته بودی مقصد حافظ چه بود از آن چه گفت بلبلی برگ گلی خوش رنگ در من قار داشت زن حبیب حی و حق امداد فیض سرمدی بس تزرع کردن در باب آل احمدی الله شي الله تو شوي ولا زور شاعر والله من دس كذا والله من دس نكوت من شي يمكن بروش قرام والله من دس نكوت بني وشو نصف شب غواص قرديدم ببحر ابجدي تاب بينم آيا إن صدفت تدور دربار داشت خليني وشو هل صام بلمكن لبحر أبجدية تا والله ما كي بدوز مبزين أم والله مي كحافظ عليه بلبليك قولي بيو بوش يو بيجرياو يعني شي بوش يجرياو إيه الله بردل آمد معنية شيرين بس بعيب وغش بلبلي برقي قولي شو 356 الله بحسابي أبجدي ليكم ده بفكر ما معناكي وكو خوي درشو كبوب بس يسو 56 ريتشي با حسين وبا حسن هم با علي معيار داش كليكم دا وريك كردي حسن وحسين علي بوشيوه علي إنشنين جاريس عادات حكيم ظلمنان بهر تفيع همان قطبر علي عادتي خوي قولوا أبوه أواني كبياي خوي بنا بلاي زوري بس الآن هنا إنجا سيري أم جواب اللي روزور قرنجا جوابك عاداته علي برجي قول سبزة صدارت نشاني أس حسن شون كدر روز الشهادات سبزة رخصار داشت يا دي شرح جوابك علي قال صوزك دلالته لا حسن أو رجل شهيد كلا وقعد در ما خوارد گری سوز هالگرا باشه دوای وجه علی چی علی رنگی گل سرخ است و دارد نشانی از حسین چون که در روز شهادت سرخی رخسار داشت رنگ سوره کش دلالت الحسین روزی که شهید کراو قایا سر براو این کراو چون بلای رنگی سوره قاول خیام کراو او گل سوری که بدین بول بلکو و امام حسین بله علی چی چون که در عصر سعادت قطب بوده نزد کل پیش از این دانسته حالت زن مأمور پل و از معارف نوش کرده از نبی نوشاب مل دیار او مسئله شرابی معارفیه هي او شتێک هەیە هەروەکو چۆن لە خزر نالی لە ئینەکە باسی خزرێک ئاڵێ ئاوی حیاتی نۆشی و ئەو شتە هەیە لە ئەدەبیاتە ئەو باسی خزر و ئاوی حیات و شتە هەیە ئەڵێ ئاوی حیاتی و معریفەی نۆشیوە لە پێغەمبەرەوە بۆیە مەیزانیوە ینی حافظی هین شێخ ڕزای تاڵەبانی ئەڵێ باپیریان بەمەی زانیوە کەوایان لێ دێ ینی پێغەمبەر ئەڵێ بولبولی باشات عەلەی کەس فرقەتێ ئان هەردوو گۆل وان دەران بەرگۆ نەواخۆش ناڵەهای زاردار بولبلەکەش ئەبێتە ئیمامی عەلی کە بۆ دوانە شین و گریانێتی اینجا ئەڵێ چی ئەڵێ من نهانی گویم این تەخمیس ئەز بەهری ڕێزا تا بدانن دەش ڕێزا ئیمان بێسە ئەنوار داشت ئەڵێم بام بە نهێنی پێتان بڵێم ئەم تەخمیسەی کردومە لە بەهرەی ڕەزاوەیە ڕەزاکی ڕەزاکەی لای خۆیان مەسی ئەو ڕەزای مەشهەدەیمە ڕەزای مەشهەد کە ئەم لێرەوە ئیلهامی لێ وەرگرتووە باشە وا ئەڵێ اینجا ئەڵێ چی ئەڵێ تا بدانن دەش ڕێزا ئیمان بێسە ئەنوار داشت بۆی بزانم ڕەزای ئێرش ئیمانی بۆ سێنوورەیە کە حەسەن و حوسێن و عەلیە اینجا لێرەیە ئەگەر تەماشای بکەی لە مێژووی شێعرەکانی خۆمانە هەنێ دەستەواژە هەن لە لای شاعرانی ئێمە ئەوانە بەردەوام هۆکاری شعر بووە ئیتر لە مەسەلە ئاینیەکانەوە بیگرە تا مەسەلە دڵدارەکان شعرەکەی لە مەسەلەی پێغەمبەرانەوە مثلا لە نوح و ئیبراهیم و موسا و عیسا و کۆمەڵی پێغەمبەر هەیە دایمە لە چیرۆکە شعرەکانی تەسەوفا یەکێک بوونە لە باسەکان بۆ لە گۆڕانکاری شاری ئێستا زیاتر شاعر بۆ خۆشەویستی ئەنووسێ ڕاستە خۆشەویستی لە هەموو سەردەمەکان بەهایە بووە بەڵام بەڵێ بڵێ بۆ گۆڕاوە جاران خەڵک ژێردەسە بوو جاران خەڵک بەس فرێ ئەوواکە و غەدی لێ نەکرێ نەکوژێ نەفرەوتێنرێ ئەنفال نەکرێ ئێستا ها بەپێی قۆناغ تەنانەت ناوگۆڕنەکانیش بەپێی قۆناغ گۆڕاوە لەو قۆناغی کە لە بەرەنگاریا بووی شتێتر ئەنووسرا شتێتر ئەوتراوانە بەڵام لێرەیە شتەکان زیاتر بۆ ئەو وتراوە کە لەم قۆناغی ئێستەیە ئەنی خەڵک ژیانێکی ئاسوودەتری هەیە قەینا قۆناغەکان گۆڕاوە بۆ ئێستش خەڵک حەزی بە شارە کلاسیەکان حەزی بە شاری تایە ئەو ڕۆحێتی کە ئەو کاتە هەبوو ئیسەنیە باشە ئەو ڕۆحێتی ئەو جادە بە نوکتەیەتر هەر لەمە بژێڕمە ئەمە زۆر تایبەتە ئەگەر زۆر بە کورتی مامۆستا کاتمان زۆر کەمە کاتمان کەمە کاتمان کەمە باش باسی ئەماکە حافزی شیرازی سێریک باسی ئەوە کە مرۆڤ لە هەر قۆناغێکە نابێ خەمخوا چکە هەموو شتێک سوڕی ژیان ئەڵێ وەکو دەوری وەکو چەرخ و فەلەک وایڵێ دیوە ئەسوڕێ بڵێ خەمەتە بێ کاتیە خۆشی بێ کاتیە سەروەتمەند بی کاتیە ئەم دنیای دەورانە هەروەکو چۆن شاعیر ئەڵێ
ئەڵێ هەموو ئینسانێک کە دێتە دنیا هەموو شتێک ماوەیە لایەتی ئەمانەتە خانووە دەورانە اینجا حافظ لێرە ئاڵە چی ئەڵێ یوسوفێ گۆم گەشتە بازایەت بە کەنعان غەم مەخۆر کۆلبەیە ئەحزان ڕووزی شەبەت گولستان غەم مەخۆر جا لە کۆتایی ئەڵێ چی ئەڵێ دەورە گەردوون گەر یەک دوو ڕووزی بەرمورادێمانە گەشت دائما یەکسان نەباشێت حالێ دەوران غەم مەخۆر دایمە بوو کەسانە ئەڵێ ئەوانش لەو قۆناغی وا بوونە شاعرەکانی خۆشمان دایمە لە قۆناغی غەم و خەفەتا بوونە یعنی سێری غەدری کۆمەڵایەتی خراپبوونی کۆمەڵایەتی منافسەی کۆمەڵایەتی و شتانە هەر هەیە ئەو ڕقابەتە هەر هەیە دایمە جا ئەو ئەڵێ چی ئەڵێ دەوری گەردوون گەر یەک دوو ڕووزی بەرمورادێمانە گەشت دائما یەکسان نەباشێت حالە دەوران غەم مەخۆر ئەڵێ ئەم سوڕی ژیانەکە ئەسوڕێتەوە دایمە یەکسان نابێ خەمیتیا خۆی اینجا مەسەلەی شعر ئەمە من شعرێکی خۆمە بۆ کەسێکی ئازیز نووسێ جار تۆڵی ئەم سەردەمە گۆڕاوی منەوە سەردەمە با ڕەنگە بە جۆرەتر بنووسێ بەڵام ئەمڕۆ سێرێکەمە شعرێکی ئاساییە سیرەکەی کەسێکی ئەزیزە کە حەزم کڕۆ دایمە گەشت بیرکاتە دایمە ئەرێنی بێ من برۆ دایمە ئەرێنی بێ باشە نەرێنی نەبێ ئەڵێ چی ئەڵێ دنیا وایە ئەزیزی ڕۆح دەبێت دایم گەشاوە بی دەبێت جارجار لە ئاسمانی ئەم ناوە بی دەبێ هەرچی خەم و پەژارەیە چۆکتا بدا تۆش وەک ڕاگری ئاسمان بەهێز بی و هەر بە پاوە بی ئەگەر هەستای بە خۆت بڵێ کە چەند جوانی بڵێ ئیتر لە ئەم ڕۆ جوانتر بۆ دنیا ئەڕوانی لە زەمینە ڕەگ و ڕیشت بەڵام لەم ڕۆ ئیتر تۆ ئەستێرەیەکی ئاسمانی هەرکە هەستا دەست و پێنووس باسییان کردی لە بری نووسینی لافتە وشەکانم ماچیان کردی ئێستا ئەمڕۆ ئەگەر تەماشای قۆناغی شعر بکەیتەوە شتێک زۆرتر زۆرم هێنا و باسێکین لە باشە بۆ هەر جارە خۆت فەرمووت کاتەکەمان کەمە باڵە بۆ بەڕێستان کە دایمە لە قساکەن لەسەر شاری ئەدەبیات یاخود شارەزان لە باری شاری ئەدەبیات بۆ ئەگەڕنەوە بۆ شاعیرە کۆنەکان بۆ هەڵسەنگان بۆ شارەکانی ئێستا ناکەن بۆ نە ئیسە تو هەڵسەنگانیەکەت بۆ ئەم جۆرە شاعرانە کرد باشە بۆ شارێکی تازە نایەن هەڵسەنگاندنی بۆ بکەن واتە شاری ئێستا ڕوونە و پێویست بە هەڵسەنگاندن ناکە ئەزانی هۆکارەکەی چییە حوجرە زۆر دەوری هەبوو کاتە حوجرە فێری زمانی فارسی و عەربی و تورکی ئەکرا سێرێکی زۆربەی شاعیرەکان سەو شێرەزایی کە باسمان کرد بە هەر چوار زمانەکە شعری نووسیوە یعنی ئەگەر کەسێک بڵێ ئەم پیاوە بەلای شیعەیە ڕۆشتووە قەدوان نییە چونکە هەر شعرێتری هەیە چی ئەڵێ لافت از عشق حسین است و سر برگردن است عشقبازی سر به میدان فنا افکندن است گر هواخواه حسینی ترک سر کن چون حسین شرط این میدان به خون خویش بازی کردن است ئەڵێ باس ینی گلەی تانە لە شیعەکان داڵێ کاکەەوە باسی عشقی حوسێنەکان و سەریشتان بملتانەوە دژایەتی ستەمکاریش ناکەن ئەڵێ مەرجی حوسێن بوونێت تۆ لە دژی ستەمکار بۆسیتەوە یعنی هەنێ خەڵکەیە کە ئەو شیعرە بیستێ وازانێ ئەو وا بوو بەڵام واژ نەبووە باشە هەر بە هەمان شێوە مەسەلەن مەحوی هەنێ شتێر خۆلایانی کۆمەڵاتیش بوو معاناتیان هەبوو ئەڵێ باسی ئینسانی خاوەن پێگە و مەقامەکە ئەڵێ هەیە گەر عشقی سەرداری لەسەرتا بکە مەشقی لەوانەی چوونە سەردار لە ئولکەی عشقدا بێ چوونە سەردار بە ئاسانی مەزانە بوونە سەردار واتە ئەوانەی ئەوانەیە ببنە کەسێک کە سەردار بن بێستری لە پێناوەدا بنێن بێ ئامادە بێستری لە پێنا ئەو خەڵک و میلەت و مافی ئەو خەڵکیدا بنێ جا بێ بۆ کەسێک کە خەڵک بیکا بە سەرداری خۆی ئەم معاناتە شیعرانی ئەو قۆناغە هەمان بوو لەگەڵ ئیستا فەرقی زۆرە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەسەووف فەرقیە مێژە حساب کە تەسەووف تەواو داوێتی لە کزی لە ڕووی حجرۆ فەرقیە لە ڕووی ژیانەوە فەرقیە ئەگەر ئەو کاتە تەماشای ژینگەی ئەو کاتە بکەیت هەر بەجددی ینی دیدارێکی کچ و کوڕە زۆر سەخت بوو لەسەر کانی یەکیان بنیە هەر وەکو هین ئەڵێ ها شێخ نەجمەدینی سابری ئەو شیعری کە سەڵاداودە کردێتێ شعر ئەڵێ بە ئەوڵتیری غافڵ بوو نەمزانیە و لەسەر کانی بینیوەتی یارەکەی زیخێکی بۆ تێگرتووە ئەوەی کاڵە دەمێ عیسا دەمێ موسا دەمێ سەفاکی ئەڵێ بە ئەوڵتیری غافڵ بوو نەمزانی کچەکە زیخێکی بۆ تێگرەوە باشم خەبەری بێتە سەیری پیامش لایکانێک بۆ شەرمی کردو و کچ لە ئاوی بردووە پێی سیر بووە یەک دوو دانی ئەڵێ بە ئەوەرتیری غافڵ نەمزانی ئیسا کەوشیارم سادن کێتر بەهاوێژە ینی ئەمە سەیری ئەو کاتەش فەرقی هەبوو چکە و کاتە خەڵک تەنانەت بینینی کچێک زەحمەت بووە وانە ئیسا قۆناغەکە گۆڕاوە ئیسا هەر لەو بازارە کچە بینی لە مۆبایلەکە و شۆڕسەی لەگەڵەکە قۆناغەکان گۆڕاوە ئەو حەسرەتی ئەو کاتە هەبوو بۆ بینینێک ئیسا کابرا بە ڕووی لە بازاڕی بینی زۆر ئەو چێژەی لێ نابینێ بەڵێ تاکو چەند لەگەڵ شاری ئێستایەتان شعری باشە و بەڵێ شعیر باش هەیە و شعری جوان هەیە و لە هەموو قۆناغانە شعری کۆن و نوێ هەر هەیە و لێ وڵاتی خۆمان و لە وڵاتی تریش بە هەمان شێوە هەیە ینی شێرکۆ بەراورد ناکەین بەڵام شاملو لای ئەوان لای ئێمە شێرکۆ بێکە سەیعەلی ساڵحی لای ئەوان لای ئێمە جەمال غەمبار بۆ منە کۆمەڵێ شاعیر هەن ئینکار ناکرێت شعرەکانیان شعرە ئیتر با دەربڕینەکەی شێوازی کتر بێ با لەسەر
وەزن و کێش و قافیە و ئەو شتە کۆنانە نەبێ ئەو دەرسە کۆنانەی کە خوێنراوە بەڵام گرنگەوە کابرا ئیحساسێکی هەیە بۆ شتێک کاتێک کە تۆ شیعرێکە نووسی تۆ ئیحساسی خۆ دەرەبڕی بەرامبەر بە شتێک ئەم شتە یان کاریگەری عشق و خۆشەویستیەکە باشە یا کاریگەری غەدرێکە یا هەر کاریگەریەکی تر نیشتیمانی بێ دڵداری بێ ئاینی بێ تۆ دایمە کە شیعرە نووسی دووسێ بوارەوە نییە یا بۆ نیشتیمانەکە تەینووسی یا بۆ دڵداری ئەینووسی یا بۆ غەدر ئەینووسی یەکێ لەم حاڵەتانەیە بەڵام تۆ سەیری هەموو مێژوو بکەی ئەوانەی کە زۆرتر کات پاڵنەر بوونە کە شیعر بنووسن ئەوانەی پێشوو بە تایبەت سەیرەکەی هەر لە قۆناغە شیعرەکانی خۆمانە بۆ دابەش کراوە ها چکە قۆناغەکان فەرقی هەیە هەنێکی لەژێر غەدری دەسەڵاتە بووە هەنێکی لەژێر غەدری کۆمەڵایەتیە بووە محکوم بۆ بەلایانی کۆمەڵایەتی تۆ سەیرگەی هەنجار محکومی بە حاڵاتی کۆمەڵایەتی کابرا هەرەوە حەزی پێت نەبی 1000 تۆمەت و قسە بۆ دروستکات تۆ ناچار یا بێ ڕەدی نێتوانە بێ ڕەدی دەیتەوە خۆ تۆ کەسێکی هونەری و ئەدەبی بێ بە زمانی خۆ جوابی دیتەوە ئەیوانە هەروەکو عەرە بەڵێ كلم الناس على قدر عقولهم تۆ بێ لە ئاستێگەشتنی خەڵکا بدوێ دەستخۆش وابزانم ئەتەوێت دەست نووسێکشمان بۆ بنووسیت بابەتێکت بۆمان هێناوە هەر هاتین تما بەمانەیەکمانەوە با دیارە دەستنووسێتان بۆ بنووسم چیتان بۆ بنووسم دیارە شعرێشتیە وڵات چیت پێ خۆش لە باوتان بۆ بنووسم خۆت بەڕێز شتێک ئامادە نەکردووە تاگەی بە هونەری بێت وەڵاهی من حەزەکەم بەدڵ ئێوە بێت چی بنووسم چیت پێ خۆشە حەزەکەی ئێمە خەتەکەت بەلامانەوە گرنگە حەزەکەی وەڵاهی تر خۆی ئەگەر تەجربەکەی شاعیرانی زوو دایم خەتاتیانە بۆ زانی بەڵێ ینی سەیری هەموو ساوان دیوانی سالم کە مامۆستا کۆی کڕۆتەوە تەمان پێشەکێکی بۆ نووسی مامۆستا عەبدولکەریم زۆر تایبەتە بەڵێ قەناعەتمان جوانترین پێشەکی بۆ کتێبی شعری ئەو پێشەکی کە بۆ دیوانی سالم نووسراوە ئەوەی ینی ئەموو ئەو کاتانە کۆڕ و کۆبوونەوە و دەرس و حوجرەکانیان خەتاتی تایبەتیانە پشتی بۆیان نووسیوە زۆر باش خۆمێش تۆزێ لە خەت حەزەکەی بەدڵی خۆت شعرێکمان دێڕێک شعر تا بەدڵی خۆم شعرەکان بۆ بنووسم ئەم دیارە شعری حافزە نووسین باش نییە فەرموو ئەنجا کاکە لە کاتی مامۆستا لە کاتی نووسی ناگەرێکێک لەگەڵ تا قسە بکات تەرکیزت نابە وەڵی هەنێ جاری با بەرەوە وانە کاریگەریە بێ لەسەر نووسینەکە ئارەوەڵا بەڵێ بێگومان بەڕێستان هەمیشە خزمەتێکتان کردووە و لەگەڵەوەشا دەستنووسێکی باشن و خەتێکی زۆر جوانتان هەیە و بەرداوام ئاگادارم هەستان بە شارە کلاسیکەکانەیە دایمەن سەودا و مامەڵاکەن لەگەڵیاوە لەگەڵ خەڵکا گفتوگۆکەن لەسەر بابەتەکان و خەڵکیی زۆری زانیاری لێەوە وەرەگرێ بەردەوە اینجا ئەم جۆرە قەڵەمانە هەموو کەسیش نازانێت پێی بنووسێت وایە مامۆسا وڵاوایە وردەکاری ئەوێت وڵاوایە خۆی زانی چۆناکە کە کرمانجیان بەڵێ هەموو شتێ ئەبێ خۆشەویستیت بۆی هەبێت بۆ تۆ کاتێ ئەم خەتە ئەنووسی چکار وەکو حەمەد شەوقی لێ الخەط هەندەسە ڕوحانیە ظهرت بها للزمانی وایە بەڵێ ینی ئەمە بە بڕای منم قسەی زۆر جوانە کە حافزەی لێکی ئەڵێ دەورەی گەردوون گەر یەک دروزی بەرمورادێ مانەگەشت من یەکسان نەباشێت حال لە دەوران ڕەمەخ بۆ زۆر جوانە ئەڵێ مرۆڤ بە هەر قۆناغێکی ژیانە تێپەڕی خەم بوو خەفەت بوو تۆ دڵنیای یەکسان نابی ئەگۆڕێ ساڵی پێ ناچێ گۆڕێ کەواتە خەمی ناوێ دایما یەکسان نەباشێت حاڵی دەوران واتان بە قەشارەی کە ئێستا لێرای نووسین حافزی شیرازیە ئارەوەڵا ئەو قەڵەمە قامیشە ئارەوەڵا کاکە ئەمە خەڵەمی تایبەت بۆ خۆیەتی ئەمان حەزم کرد شێعرێ بنووسین چکە بابەتەکەشمان ئەدەبی بوو تەبەن من بەرنامەیەکی زۆرم دانا بوو کە لە شیعر بڵێم بەڵام کاتەکەمان هەر ئەوە نەیە چەند شاعری تریشم دانابوو لەسەریان بدوین
شڵاوە لە بەرنامەکانی داهاتووە ئینشاءڵڵا بە وردی باستە و شاعرانە بەس من شتێتر هەیە با یەک چرکەیە باسی کەم دووسێ هین هەیە دووسێ لێکدانەوە هەیە کە حافزێکی جوان وەک چۆن بڵی ترێندی ئەو کاتە بووە یەکێ لە شعرە جوانەکانی ئەوە بووە ئەوە لە خزمەت جەنابتاوی من ئەوە بکەمەوە لەگەڵێ ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئەم تۆ مامۆستاگەر خۆت هەر ئاوا پیشانی کامیرەکەی دێوە پاشان بخالە هندوویش بەخشەم سەمەرقەند و بخارارە اینجا سەیریکە ئەگەر مامۆسام شعرە بخوێنی تۆ ماناکەشی ئەڵێ دەوری گردون گەر یەک دروزی بەرمورادی مانەگەشت دائیمەن یەکسان نەباشەت حالە دەوران غەم مەخۆر ئەڵێ دایمە ئەگەر زەمانە غەدری تیا بوو دەسەڵاتدار هەبوو هەرچی هەبوو چ غەدری هەبوو ئەڵێ کە تۆ دڵنیای بەردەوام نابێ ئەسوڕێ ئەم چەرخ و فەلەکی زەمانە مردن و ژیانەیە کە مادەم شتێ بە مردن تیا بە دەورانەکە بسوڕێت خەمی ناوێت خەمی بۆچی ئەڵێ ئەو هەموو چیرۆکانەی کە پێشتر باسکراومی کۆتایاتوە کەواتە خەمی ناوێت اینجا بە کاتمان ماوە زۆر بە کورت زۆر بە کورت دووسێ دیارە زۆر خۆشە باشە فەرم حافزی شیرازی دیێڕێکی ئەڵێکی ئەڵێ ئەگەر ئان تورکی شیرازی بەدەستارە دلێمارە بەخالێ هندوویش بەخشەم سەمەرقەند و بخارارە باشە ئەنجا تورکی شیرازی لە هینەکەیە لە دەق ئەدەبیاتەکەی ئەڵێ بە کچێک وترا زۆر شۆخ و شەنگ بێ ئەو کاتە شیراز ئەوانە بووە اینجا خاڵی هندویان لێدەدانەوە پێیانتە خاڵی هندوو اینجا ساحیب جوابێ داتەوە اینجا دووسێ شاعیر جوابێ داتەوە جوابی ئەوان زۆر جوانە هەر لە جوابەکەی حافزە ئەڵێ ئەگەر ئان ئەمە هینواڵێ ساحیب واڵێ ئەڵێ ئەگەر ئان تورکی شیرازی بەدەستارە دلێمارە باشە بخالێ هندوویش بەخشەم سەر و دەست و تەن و پارە ئەمە لە سەمەرقەند و بخارا بەخشم ئەوڵە ئەگەر ئەو چرد لێمە ڕازیکە من سەر و دەست و پێشی پێدەم ئەڵێ هەران کەس چیزی میبەخشێت زێجانی خیش میبەخشێت نەچون حافز کە میبەخشێت سەمەرقەند و بخارارە ئەو کەسی شتی ئەبەخشێ بێ لە گیانی خۆی ببەخشێت نەک سەمەرقەند و بخارا بەخشی کە این خۆ نییە شەهریاری جوابێ داتەوە ئەڵێ چی ئەڵێ ئەگەر ئان تورکی شیرازی بەدەستارە دلێمارە جام جواب هێردووکیانە داتەوە بەخالەی هندوویش بەخشەم تەمامی ڕوح و ئەجزارە هەران کەس چیزی میبەخشێت بسانێ مرد میبەخشێت نەچون ساحب کە میبەخشێت سەر و دەست و تەن و پارە ئەڵێ کاتێک کە تۆ دەوێت شتێ ببەخشی ئەبێ لە شتی خۆ ببەخشی اینجا ئەوەی تر ئەڵێ سەر و دەست و پێ ئەمە لە ڕوحشی پێ بەخشم اینجا ئەڵێ دوایی هەر لە درێژە شێعرەکە ئەڵێ سەر و دەست و تەن و پارە بە خاکی گور میبەخشن نەبەر ئان تورکی شیرازی کە بردە جملە دلهارە ئەڵێ طبعا حافظ یەکەم جارە لێکی ئەڵێ گەر کچە دڵیەمە بەدەست بێنێ من سەمەرقەند و بخارا یادەمێ دوای ساحیب گلەی لێ کاڵێ کاکە سەمەرقەند و بخارا خۆی خۆت نییە تۆ بێ لە گیانی خۆشت بەخشی ئەڵێ تۆ بێ سەر و دەست و پێشی پێ بدەی ئەمیش گلەیەکە ئەڵێ سەر و دەست و تەن و پارە بە خاکی گور میبەخشن ئەڵێ کاکە ئەوە خەڵک سەر و دەست و پێ هاتە گۆڕەوە ئەم بۆچییە تەمامی ڕوح و ئەزارە ئەڵێ چی من بە خاڵێ هندوویش بەخشەم تەمامی ڕوح و ئەزارە من بۆ ئەو خاڵی کەوەکو هەندیەکان دایکتوی هەر هەموو ڕوح و بەشەکان ڕوحیش بێدم دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس لەگەڵمان بوویت بەڵە بەڕێزان ئەگەر بابەتی ڕۆژ ئامادە بێ لەگەڵ هاوکارانم زۆر بە کوردی ئەڕۆین بەڵام پێشەوەی بچنە لای بابەتی ڕۆژ ناو بڕێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵاتە